سڵاو بەڕێزان، من وسامە ئەحمەدم. ئەمڕۆ هەندێک هەوانەوەتان پێشکەش دەکەم. کۆمپانیای بەرهەمهێنەری فیلمی کفنڕای گەیاند کە فیلمەکە ڕیکۆردی کوردستان و عێراقی شکاندووەوە بوو بە پڕبینەترین فیلم لە مێژووی هەریەکە لە کوردستان و عێراق. نازانم ئەمە بنەمایەکی بڵێن ڕاستەقینە هەیە و لەسەر داتای ڕاستەقینەوە بنیات ناوێت یاخود تەنیا بە بۆچوونی خۆیانە، بەڵام بە پێی قسەی خۆیان بێ دیارە زیاتر لە 100,000 بینەری هەبوو فیلمەکە هەم لە کوردستان هەم لە عێراق. بە قسەی خۆشیان بێ ئەمە زۆرترین بینەرە لە تەواوی وڵاتەکە. جا ئەمە داهێنانێکی گەورەیە و ئەمە دەستکەوتێکی گەورەیە بەتابێت بۆ فیلمەکە کە لە کوردستان بەرهەمهاتەوە فیلمێکی کوردێ و دەتوانم بڵێم لەلایەن خەڵکیەوە پێشوازیی باشی لێکراوە. جێمس گان کە ئێستا کار لەسەر جیهانیش تایبەت دەکات کە جیهانێکە تایبەت بە دیسی و بڵێن سوپەر هیرۆکانی دیسی وەکو ئەوەی کە پێشتر لە مارڤڵ بینیومانە، ئەو زیاتر کار لەسەر دیسی دەکات و دەیەوێت کە جیهانێکی نوێ دروست بکات. ڕایگەیاند کە فیلمێک لەسەر کارکتەری ڕۆبن بەرهەم دەهێنن کە کارکتەرێکە و لە جیهانی باتمان بوونی هەیە، یەکێکە لە ئەو کارکتەرانەی کە دەتوان بڵێم وەکو سوپەر هیرۆ وایە، وەکو پاڵەوان وایە لە جیهانی باتمان. فیلمێک کە تایبەت تەرکیز دەخاتە سەر ئەو بەرهەم دەهێنرێت و بڵاو دەکرێتەوە. تا ئێستا کاتوشەکە بڵاو نەکراتەوە، تەنها ئەوەواڵە هەیە. فیلمی پیکی بلایندەرز کە تەواوکەری زنجیرەکە بوو، ئەو کاتێک زنجیرەکە تەواو ڕاگەیەنرا کە فیلمێک بەرهەم دەهێنرێت کە هەمان کاست و هەمان ئەکتەرەکان دەگەڕێنەوە و درێژە پێدەری چیرۆکەی ڕابردوو دەبێت. ئێستا یەکەم وێنەی بڵاو کرایەوە بە دیاریکراوی شوێنەی تۆماس شێلبی کە کیلیان مۆرفی ڕۆڵەکەی دەجێڕێت و بڵێن پاڵەوانە سەرچەکەی لە زنجیرەکە. بە دیاریکراوی وێنەی ئەو بڵاو کرایەوە و ڕاگەیەنرا کە دەست بە بەرهەمهێنانی فیلمەکە کراوە. تا ئێستا ڕەنەگەیەنراوە کە فیلمەکەی پەخش دەکرێت، بەڵام بە ئەگەرێکی زۆرەوە لەوانەیە 2025 بڵاو بکرێتەوە، چونکە لە ئێستادا دەست بە بەرهەمهێنانی کراوە. باوەڕ ناکەم ئەو ساڵ بێت و باوەڕش ناکەم ئەوەندە تاقیبێک کە بکەوێت و 2026 لەوانەیە لە ناوەڕاستەکانی 2025 فیلمەکە بڵاو بکرێتەوە و بە ئەگەرێکی زۆریشەوە هەر سەرەتا یەکسەر لە نێتفلیکس پەخش دەکرێت و ناکەوێتە سینەماکە. فیلمی نۆبادی بەشی دووەمی بەرهەمهێنانی بە کۆتا هات، وێنەگرتن و شتەکەی بە کۆتا هات. بەشی یەکەمی زۆر سەنجاشش بوو، ئەکشنێکی زۆر تازە و جیاواز و نوێ بوو و ڕۆڵەکەشی لەلایەن ئەکتەری بوو کە ڕۆلی ساول گودمان دەجێڕاکە لە فیلمەکانی بێتر کۆڵسۆڵ لە زنجیرە بێتر کۆڵسۆڵ هەبوو. دیارە هەمان ئەکتەر ڕۆڵەکەی دەجێڕێتەوە. جا ئەو بوو لە بەشی یەکەم بینیمان کە یەکێک بوو لە فیلمە سەنجاشەکان لە بابەتی ئەکشن و زۆر لە فیلمی جۆن ویک دەچووە پێشوازیی زۆر لێکرا هەم لەلایەن بینەرانەوە هەم لایەن ڕەخنەگرەکان. ڕاستگەیەنرا کە لە 25 مانگی 8 ساڵی 2025 فیلمەکە پەخش دەکرێت. فیلمێک ڕاگەیەنرا بە ناوی پیاوێکی باش یاخود بێتەرمان کە فیلمێکە شێوازێکی جیاوازی هەیە. فیلمەکە ژیاننامەیە، باس لە گۆرانی بێژێک دەکات، مۆسیقاییە، بەڵام لە هەمان کاتدا کۆمێدیاش پێوەیە، چونکە کارکتەری بڵێن سەرەکیەکە کە خۆی مرۆڤێک بووە ئێستا لەسەر شێوازی مەمونێک دروستیان کردەوە بە شێوازی CGI. جاگە سەی ترێلەکەت نەکرد بە یاخود لەبارەیەوە نەزانی لەوانەیە بە فیلمێکی زۆر بڵێن خراپ سەیری بکەیت و بە فیلمێکی بڵێن شکستخوار و سەیری بکەیت، بەڵام بە پێی ترێلەکە بێت و بە پێی بیرۆکەکە بێت کە ئەویان خستۆتە سەر شێوازی مەیموو کە لە قسەیەکی خۆی وەرگیرا و دەتوان بڵێن پێشکەشکردنەکەی لەوانەیە شتێکی تا ئاستێک جیاواز و نوێ بێت کە لە سینەمادا ببین ئەوە لە بڵێن کەسایەتێکی بەناوبانگ بکرێت. تەواو فیلمەکە تا ئێستا ڕەنەگەیەنراوەکەی بڵاو دەکرێتەوە، بەڵام ترێلەکەی بڵاو بوویەوە و ترێلەکەی شتێکی زۆر سەنجڕاکێشە و مەراقم دەکات کە زیاتر لەبارەی فیلمەکەەوە بزانم. برایانی ڕۆسۆ کە بە فیلمەکانی ئەڤێنجەرز ناسرا بوون و بە دیاریکراویش فیلمە هەرە بەناوبانگەکانی ئەڤێنجەرز کە ئینفینیتی وار و ئێندگەیم و ئەوانە بوون کە زۆر ناسران، ئێستا فیلمێکی نوێیان بڵاو کردوێتەوە یاخود فیلمێکی نوێیان بەرهەمهێناوە کە بریتێ لە ئاستی ئەلکترۆنی. فیلمەکە بەو ناوەیە ئاستی ئەلکترۆنی. ئەکتەرەکانش کە لە ناوێن زۆر بەناوبانگ بوون و ئەکتەری زۆر سەنجڕاکێشن ئێستادا لە هۆلیوود زۆر پێشکەوتون و یەکێکن لە باشترین ئەکتەرەکان. لەوانە بۆ نمونە میلی بۆبی براون، کریس پرات، چەندان ئەکتەری تر کە بڵێن ئەزموونی باشیان هەیە و هەندێکیان تەنانەت ئۆسکاریان بەدەستهێناوە. ئەمەشیان چاوەڕوان دەکرێت کە فیلمێکی ناوازە بێت، چونکە بە قسەی خۆیان بێت زیاتر لە 5 ساڵ کاریان لەسەر ئەو فیلمە کردووە. ئەمە شوامانێت دەکات کە زیاتر مەراقبین تا ئەو کاتەی فیلمەکە بڵاو دەکرێتەوە. فیلمەکە جۆرێک لە خەیاڵی زانستی و تا ئاستێکوانێ فانتازی و لە هەمان کاتدا کۆمیدیایە. قەراریشە لە ساڵی 2025 یەکسەر لە نێتفلیکس پەخش بکرێت. لە یەکێک لە هەواڵە زۆر دڵخۆشکەرەکان و سەرنجڕاکێشەکان گەڕانەوەی دانیێل دەی لویس کە یەکێکە لەو ئەکتەرانێک کە زۆرترین خەڵاتی ئۆسکاری بەدەستهێناوە کە 3 خەڵاتە، یەکێکە لە باشترین ئەکتەرەکان کە هۆلیوود بەدەستخۆیەوە بینیوە. 7 ساڵ پێش ئێستا ئەو ڕاگەیاند کە چیتر بەشداری فیلم ناکات و واز دەهێنێت و بڵێ خانشین دەبێت لە فیلم و ڕۆژێڕان، بەڵام ئێستا ئەو ساڵ گەڕایەوە بەم دواییانە وێنەیەکی بڵاو کرایەوە لە نوێترین فیلمی کە فیلمەکە لەلایەن کوڕی خۆی بەرهەمهێنراوە بە ناوی ڕۆنان. ناوی فیلمەکەش بیتێ لە ئەنیمۆنجا. تا ئێستا ساڵ و بەرواری بڵاوبوونەوەی فیلمەکە بڵاو نەکراوەتەوە،
بەڵام ئەمە زۆر هەواڵ خۆشە کە دوای 7 ساڵ یەکێک لە باشترین ئەکتەرەکانی هۆلیوود دووبارە دەگەڕێتەوە سەر شاشەکان. لەبەرامبەر ئەوەدا هەواڵێکی نەخۆش هەیە، ئەویش مردنی ماگی سمیت کە لە ناوەڕاستی ئەم هەفتەیە یەکێک لە باشترین ئەکتەرەکان کە بەشداری کردبوو لە فیلمەکانی هاری پۆتەر لە هەمان کادا زنجیرەی داونتن ئابی کە هەردووچیان زنجیرە و فیلمی زۆر سەرکەوتوو بوون و ئەکتەرێکی زۆر ناوازەش بوو ئەو ئەکتەرە. دیار ناوەڕاستی ئەم هەفتەیە کۆچی دوای کردو بێگومان لە دەستدانی یەکێک بوو لە باشترین ئەکتەرەکان لە هۆلیوود. پۆستەر و ترێلەری فیلمێک بڵاو کراوە کە سەرەتا زۆر لەبارەوە نەدەزانی، بەڵام کە کاستەکەی بینی بەڕاستی بەلامەوە سەرنجڕاکێش بوو. سەیری ترێلەکەم کرد، یەکێک بوو لەو فیلمانێک کە لە ئێستادا زۆر مەراقم ببینم، ئەویش فیلمی دادوەر بەشی دووەم یاخود جۆرەر بەشی دووەم. ئەم فیلمیان لەلایەن ئەکتەر و دەرهێنەر و بەرهەمهێنەری زۆر بەناوبانگ و زۆر بە ئەزموون کلینت ئیستوود بەرهەمهێنراوە. هەر بۆیشە ئەمە خودی ئەو ناوە وا لێ دەکات کە مەراق بێ بۆ فیلمەکە، چونکە ناوێکی زۆر گەورەی لە هۆلیوود. وەکتەرە سەرەکیەکانیشی بەشێکیان زۆر بەناوبانگن، لەوانە نیکۆلاس هەڵ، جێکی سیمنز کە چەندان پاڵێورا و چەندان خەڵاتی ئۆسکار و ئەو بابەتانەیان هەیە. هەر بۆیشە لەبەر ئەو کاستە سەی ترێلەکەم کرد، بەڵام جگە لەوە بەڕاستی ترێلەکە زۆر سەرسام کرد بەلای منەوە، چیرۆکەش زۆر سەرسام کرد بەلای منەوە. باس لە دادوەرێک دەکات کە لە ئەمریکا بڵێن 12 دادوەرێک دەهێنرێت بۆ هەر کەیسێک. کاتێک کەیسەکە لێک دەدرێتەوە، دادوەرەکان هەموو دادوەرەکان بەیەکەوە بڕیار دەدەن کە ئەو کەسە تاوانبارە یاخود نا. ئەوانەی کە فیلمی 12 پیاوە تووڕەکەیان بینی بێت لە مەبەستن تێدەگەن کە چۆنە. هەرچۆنێک بێ یەکێک لەوانە کە دادوەرەکەیەکە فیلمەکە لەبارەی ئەوە باسی لێ دەکات، یەکێک لەوانە تووش ڕووداوێک دەبێت دیارە خۆی دەبێت بە دادوەر بەسەر بڵێن تاوانبارکردنی کەسێک کە ئەو ڕووداوی ئەنجامداوە یاخود بەشداری کردووە لەو ڕووداوە. چۆن بڵێن ئەو لە کوشتێک بەشدار بکات، دواتر کەس نەزانێت کە ئەو کوشتەکەی کردووە، خۆی بێت بە دادوەر کەسانیشتر بگیرێن و بە تاوانی ئەو کوشتنەوە بڵێ سزا بدرن. جا ئایا بڕیاری ئەو چی دەبێت؟ ئایا خۆی ئاشکرا دەکات؟ ئایا بڕیارەکە دژی ئەوانی تر ئاشکرا دەکات؟ نازان. بەڕاستی چیرۆکێکی زۆر جیاواز و هەست بزوێن لە هەمان کادا نهێنی ئامێزیشە، بۆی کە لە ترێلەکە بینیمە شتێکە کە بەڕاستی مەراقم کە سەیری بکەم. هەر لە جیهانەکەی جێمس گەن دووبارە دیسی دوو فیلمیتر ڕاگەیاندەوە، بەڵام ئەمانە هەر لە جیهانی باتمانن، هەر لە بڵێن خودی کارکتەرەکانی ناو باتمانن، بەڵام ئەمانە خراپەکارەکانی ناو باتمانن. جا ئەو دوانش بریتین لە بین هەروەها دەسترۆک کە هەم لە فیلمەکان و زیاتریش لە کۆمیکەکان ئەوانە بیراون. دیار ڕاگەیەنرا کە دوو بەرهەمی جیاواز لەیانەوە دێت. بەپێی بۆچوونەکان بێ زیاتر لە فیلم دەچن، بەڵام دەشکرێت زنجیرە بن. ئەم فیلمانەش لەوانەیە بە ئەگەرێکی زۆرەوە لەوانەیە هەر لە سینەماکان پەخش نەکرێن و یەکسەر بستە ناو HBO یان هەر تۆڕیشتر، بەڵام ئەوەی کە ئێستا دەزانین کە دیسی بڕیارداوە کە ئەوانش بەرهەم هێنێت. جا ئەوەی کە دەبین هەم دیسی هەمیش لەلایەشتر جێمس گەن کە تەرکیزی خۆی خستۆتە سەر دیسی و بەرهەمەکانی دیسی، هەست دەکەن خەریکە دیسی دێتەوە ناو منافەسەکە و زیاتر دەیەوێت بەتایبەتی لە ڕێی جیهانی باتمە کە جیهان سەرنجڕاکێشە چ لە خراپەکارەکان چ لە پاڵەوانەکانی، دەیەوێت لە ڕێی ئەو جیهانەوە ببێت بە منافەسەیەکی مارڤڵ تاکو تا ئاستێک وای لێ بکات کە بەتایبەتی ئێستا کە مارڤڵ خەریکە لاواز دەبێت، ئەو بتوانێت ببێتەوە بەرکابەری و یان تەنانەت بێتەوە یەکەمیش. ترێلەری تری وەرزی دووەمی زنجیرەی هەر سەرنجڕاکێش و بەناوبانگ کە ساڵی پار وەرزی یەکەمی بڵاو کرایەوە کە بریتی بوو لە The Last of Us کە لە یاریەکی ئەلکترۆنی وەرگیراوە. دووەم ترێلەری بڵاو کرایەوە و ڕاگەیەنرا کە ساڵی داهاتوو لە HBO پەخش دەکرێت. بەپێی ترێلەرەکە بێگومان ڕووداوەکان زیاتر سەرنجڕاکێش و زیاتر بڵێن پێشمەچینەکان بەتایبەتی نێوان کارکتەرە سەرەکیەکان قوڵ دەبنەوە. جگەلەوەش کە جیهانەکە چۆنە بەڕاستی پێماوەی بە شێوازی سەرنجڕاکێش بەرهەمهێنرا بوو ئەگەر تێکی نەدەن. هەرچەندە بەپێی یاریەکە بێت و بەپێی ئەوە بێت کە هەندێک ئەجێندا شت لە وەرزی یەکەم پیشاندران، ئەو خوڵق و ئەو چێژم بۆی نییە کە بەڵێن زۆر چاوەڕێ بکەم بۆ وەرزی دووەم، بەڵام هەر چۆنێک بێ شتێکە کە لەوانەیە ئەگەر بتوان بە شێوازی ڕاستماوەی لەگەڵ بکەن شتێکی جوان بەرهەم بهێنێ. لە بابەتی پێشنیارەکانی یەکەم فیلمێکی ئەنیمێشن پێشنیار دەکەم کە بریتە لە ڕۆبۆتی کێوی لە ئێستادا تازە لە سینەماکان پەخش دەکرێت و لە ئێستاشدا یەکەمە لە بۆکس ئۆفیس. بە قسەی خۆیان بێت تەنیا لەو چەند ڕۆژە ڕابردوو کە پێما بێ هەفتە یەک نابێ 35 میلیۆن دلاری کۆکولۆتەوە لە پلەی یەکەمە، هەم لەلایەن ڕەخنەگرانەوە هەمیش لەلایەن بینەرانی ئاساییەوە ڕێژەیەکی زۆری پێدراوە. ئەوەی کە لە ڕۆتمەیتۆ هەم بۆ ڕەخنەگران و هەمیش بۆ خەڵکی بڵاوکراوەتەوە، هەردووچیان لە سەری 98ەوە نازانم 98 بوون ئەو دەورە بوون، یعنی ڕێژەیەکی زۆرە و باسی لەوە دەکرێت کە دووەم باشترین ئەنیمێشن یاخود دووەم
زۆرترین ڕێژەیە کە بە ئەنیمێشنێکی کۆمپانیای دریمۆرک درابێت. ئەمە شتێکی دڵخۆشکەرە بە تایبەتی کە بەم دوایانە خەریک بۆ ئەنیمێشنەکان لاواز دەبوون جگە لەوەی کە ئەم ساڵ ئینساید ئاوت بەشی دووەمی هات. ئەمەشان تا ئاستێک دەبێتە منافسەیەکی بەهێزی و لەوانەشە لە خڵاتەکانی ئۆسکار ئەم دوانە منافسەیەکی بەهێز یەکتر بکەن. من خۆم تا ئێستا ئەو فیلمم نەبینیوە بەڵام بەڕاستی مەراقم کە سەیری بکەم بەپێی ئەوەش بێت کە ئینساید ئاوتمان بینی و خەڵک زۆر ڕای لێبوو مەراقیم بۆ ئەوە زیاترە. پێم وایە پێشبڕکێکی جوان دەبێت لەناو ئەو دوانە بۆ بەدەستهێنانی خەڵاتی ئۆسکاری ئەمساڵ. دووەم فیلمیش کە پێشنیاری دەکەم فیلمی ئەکشنی وولفسە کە هەریەکە لە براد پیت و جۆرج کلونی بەشداریان تێدا کردووە. هەرچەندە فیلمەکە ڕێژەیەکی وا بەرزینی هێنا بە تایبەتی لایەن رەخنەگرانەوە ڕێژێکی بەرزینی هێنا خەڵکی ئاسایش بەلایەنەوە بڵێن مام ناوەندی بوو، بەڵام ئەوانەی کە حەز بە فیلمی ئەکشن و ئەو بابەتان دەکەن پێم بێت چێژی دەبین بە تایبەتی کە دوو ئەکەری زۆر باش و بەناوبانج تێدایە کە هەریەکە لە براد پیت و جۆرج کلونی. دوای فیلمیش کە پێشنیاری دەکەم بەشی دووەمی فیلمی جۆکەرە کە لە ئێستادا لە سینەماکان قەرارە پەخش بکرێت و لەو یەک دوو ڕۆژە بڵاو بکرێتەوە. جا ئەم فیلمەشیان بە هەمان شێوە لەلایەن رەخنەگرانەوە ئەو پێشوازیەی نەکرا کە بە تایبەتی لە بەشی یەکەم کرا. تا ئێستا ڕای خەڵکی تا ئێستا بڵاو نەکراوەتەوە چکۆ گوتم تا ئێستا بەتەواوی لە سینەماکان پەخش نەکراوە. پێم وابێت لە هەندێک سینەمای دیاریکراو لە ئەمریکا پەخش کراوە، بەڵام هەر چۆنێک بێ لەبەر ئەوەی بەشی یەکەمی زۆر سەکەوتو بوو خودی کارکتەرەکە و خودی جیهانەکە زۆر سەرنجڕاکێشە و هەر چۆنێک بێ مەراقم تا سەیری بکەم و بەشی یەکەمی بوو بە یەکێک لە باشترین فیلمەکانی من. بۆیە پێم وایە ئەگەر ئەم فیلمە ئەوەندەش بەدڵم لانی کەم تا ئاستێک چێژ لێ دەبین بە تایبەتی کە کارکتەری هارلی کوین و ئەوان دێنە ناو. بۆیەش پێشنیاری دەکەم ئەگەر ئێوەش مەجالتان هەبێ بچن ئێستا لە سینەماکان لەوانە لەوەی دوو ڕۆژە پەخش بکرێت بچن لە سینەماکان سەیری بکەن و هیوادارم چێژی لێ بین. من ئوستاد ئەحمەد و سوپاس.